کاتتان باش. وێڕای تێپەڕبوونی 7 ساڵ بەسەر ڕاگەیاندنی جارنامەی جیهانی مافەکانی پەنابەران کە لە ساڵی 1951 لە شاری ژنێڤ دەرکرا، هێشتا دەبینین کۆچکردن و ئاوارەبوون بەردەوامە. ڕێکخراوی نەتۆ یەکگرتووەکان لە ساڵی 2001ەوە 20 حوزەیرانی وەک ڕۆژی جیهانی پەنابەر دیاری کردووە. مەبەست لە دیاریکردنی ئەو ڕۆژە چییە و بۆچی بووە؟ بۆ دەرخستنی کێشە و گرفت و نەهامەتیەکانی پەنابەرانە و لەگەڵیدا دابینکردنی ژیانێکی شایستە و باشتر بوویان. خۆتان نەزانن کە زۆرترین ژمارەی ئاوارە لە وڵاتانن کە زۆرترین ململانێ و توندوتیژی تیاندا هەیە. لە راپۆرتی نەتۆ یەکگرتووەکاندا هاتووە کە زۆرترین ئاوارە لە وڵاتانی سووریا، لوبنان، میانمار، سۆماڵ، باشووری سۆدان هەیە. ئاشکرایە کە هەرێمی کوردستان بۆ تاگەربێنەوە ناوخۆ، هەرێمی کوردستان بۆ تەلانکەیەکی ئارام بۆ ئاوارە و پەنابەران. هەر بۆیە ئەمڕۆ لە تویتێکدا بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەم بۆنێوە نووسیوێتی بۆ خێزانە پەنابەر و ئاوارەکان کە لە پەناگەکانی هەرێمی کوردستان بەسەربەرزیەوە دەژین، ئێرە ماڵی خۆتانە. ئەمە پەیامی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بوو کە لە ڕۆژی پەنابەراندا ئەو پەیامەی گەیاند بە ئاوارە و پەنابەر لە هەرێمی کوردستان. ئێمە لە کوردستان 24ەوە دیبیتێکی تایبەتمان هەیە، گەلێک پرسیارمان هەیە کە ئاراستەی میوانەکانمانی دەکەین و دەچمە لای میوانەکانم بۆی وەڵام و گفتوگۆ و پرسیارەکانمان دەست پێ بکەین. میوانەکانم هەرێک لە بەڕێزان کارزان نووری بەڕێوەبەری پرۆژەکان لە دەستگای خێرخوازی بارزانی، هەروەها بەڕێز هۆشنگ محەممەد بەڕێوەبەری ناوەندی هەماهەنگی قەیرانەکان لە وەزارەتی ناوخۆ، لەگەڵ بەڕێز یوسف محمود بەڕێوەبەری پەیوەندیەکانی UNHCR لە هەرێمی کوردستان. بەخێربێن، سپاس بۆی کە ئەمڕۆ ئامادە بوون لەگەڵمان. کاک هۆشنگ، پێم خۆشە سەرەتا لە بەڕێزتانەوە دەست پێ بکەم، با بۆ پرسیارە سادەیە دەست پێ بکەین. ئێستا چەند ئاوارە هەیە لە هەرێمی کوردستان و بە شێوێکی گشتی ئەگەر پێمان بڵێ دۆخی ئاوارەکان چۆنە لە هەرێمی کوردستان؟ بەڵێ زۆر سوپاس. سەرەتا دەمەوێ لە چوارچێوەی سیاسەتی مرۆیی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ ئێمە پاڵپشتی و هاوسۆزی خۆمان دووبارە بکەینەوە بۆ هەموو پەنابەران و ئاوارەکان کە لە هەرێمی کوردستان ئاوارە و پەنابەران لە هەرێمی کوردستان کە چێلەوەی کەمپەکان چ لە ناو شار و شارۆچکان دەژین تاکو ئێستا دوا ئامار 930,000 ئاوارە و پەنابەران لە هەرێمن کە لەو ژمارەیە 262,000یان پەنابەرانن و ژمارە هەر زۆری پەنابەرانی 242,000یان کە لە پەنابەرانی سووریان ئەوە نزیکە 140یان لە دەکەم دەژین، ئەوانێتتر لە ناو شار و شارۆچکان لە هەرێمی کوردستان دەژین. بە شێوەیەکی گشتی ئەگەر ئێمە سیر بکەین پەنابەرانی هەرێمی کوردستان لە چوارچێوەی سیاسەتی مرۆیی هەرێمی کوردستان سوودمەندن و مافی سوودمەندبوونیان هەیە لە هەموو خزمەتگوزاریانەی کە لە هەرێمی کوردستان پێشکەش دەکرێت، چ لە کەمپەکان و چ لە دەرەوەی کەمپەکان. بەڵام بە شێوەیەکی گشتی لە 2 ساڵ 3 ساڵی ڕابردوو هاوکاریە نێودەوڵەتیەکان کەم بۆتەوە بۆ عێراق و لەو چارچێوەش بە تایبەتی مۆمەلەفی پەنابەران ئەوەش کاریگەری زۆری کردوتە سەر بەرنامەکان. دواتر ئێمە سەر هاوکاری ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەڵبەت بۆ بەڕێز یوسف ئەو پرسیارە ئاراستاکەین. بەڵام ئەمێ بزانم ئێستا لە هەرێمی کوردستان کۆمەڵەیەکی زۆر کەمپ هەیە کە هەرچەنە ئەمڕۆ ڕۆژی پەنابەرانە، بەڵام ئێمە تێهەڵکێشیەکەین لەگەڵ ئاوارە و پەنابەرانە بۆ خۆتان نەزان کە ڕێژەیەکی زۆر ئاوارە لە هەرێمی کوردستانە هەیە سەرباری ئەو قەیرانانی کە بەرۆکی هەرێمی کوردستانی کردوتەوە، بەڵام باوەشێکی فراوانیشیان بۆ ئاوارەکان کردوتەوە لە هەرێمی کوردستان. ئەتوانی پێمان بڵێ لە ماوەی ڕابردوودا حکوومەتی عێراق بەشێک لە ئاوارەکانی هەرێمی کوردستانی بە زۆرە ملێ ناردەوانێ داهاتووی و ئاوارانە چی بەسەردەیە خودت ژیان و گوزرانی ئەو ئاوارانە چی بەسەر هاتووە بەڕێستان ئاگادار بن؟ بەڵێ ئێستا لە هەرێمی کوردستان 670,000 ئاوارەی ناوخۆ تاکو ئێستاش ماون کە دەکاتە نزیکەی 165 ئاوارەکانی تەواوی عێراق کە ئێستا ماون. ئەوەی سیاسەتی حکوومەتی هەرێم بەرامبەر گەڕانەوە ڕوونە جێگیرە لە سەرەتاوە تاکو ئێستا تەنها پشتگیری و کاراسانی دەکەین بۆ گەڕانەوەی ئاوارەکان بە شێوەیەکی ئارەزوومەندانە. وا لەو چوارچێوەی ئەو سیاسەتەشدا ئێمە لە ساڵی 2016 تاکو ئێستا نزیکەی هاوکاری و کاراسانیمان کردووە بۆ سەروی 800,000 ئاوارە لە هەرێمی کوردستان. ئەگەر ئێمە بگەڕێنەوە دو ساڵی 2016 1,650,000 بەس ئاوارەی ناوخۆ لە هەرێمی کوردستان تۆمار کرابوو. لەو ژمارەیەش سەروی 800,000 گەڕاوەتەوە یا ژمارەیەکی لەوانە بەڕاستی کۆچیان کردووە بۆ وڵاتانی ڕۆژئاوا نەگەڕاونەتەوە شوێنەکانی خۆیان. ئەو بڕیارەی داخستنی کەمپەکان لە چەندی کۆبوونەوەی باڵا بە سەرپەرشتی وەرزوەزیری ناوخۆ مناقەشە کراوە تا توێ کراوە و سیاسەتی هەرێمی کوردستان ڕوون کراوەتە کە ئێمە پاڵپشتی دەکەین لە گەڕانەوەی ئارەزوومەندانە. بەڵام ئێستا چەندی بربەستێ لە بەردەم گەڕانەوەی ئاوارەکان بۆیە
ناتوانن بگەڕێنەوە وەکو لایەنی ئەمنیە لایەنی ئیداریە نەبوونی خزمەت گوزاریەکانە وێرانبوونی خانوویانە نەبوونی توانای داراییانە وەرەوە مەترسێکی گەورە زیادبوونی چاڵاکی ڕێکخراوی تیرۆریستی داعشە و سەرڕێڕای هەموو ئەوانە دوای گەڕانەوەش مەسەلەی دەرفەتی ژیان دەرفەتی کار و دابینکردنی بژێوی ژیان بۆ ماڵ و منداڵیان لە دوای گەڕانەوە ئەوانە بوونە بەربەست لە بەردەم ئاوارەکان بۆیە پێویستی بە پلانێکی گونجاو هەیە و سەبارەت بە داخستی کەمپەکان لە ناوچەکانی تری عێراق کە ئەوان دەستیان هەندێکیان زۆرە ملێ بوو کاکۆشە دایان خست ئەوەش کاریگەری زۆری هەبوو ژمارێکی زۆر لە ئاوارەکان داوایان کردبێنە هەرێمی کوردستان بۆیە ئێمەش توانامان سنووردارە بەڕاستی ئەم لە کەمپەکان دەرەوەی کەمپەکانیش بۆ ئێمە لیژنێکی هاوەشمان پێکی نەتەمەها ئەوانەی بەڕاستی مەترسیان لەسەر ژیانی پارێزگاکان بۆ ئەوەی بتوانین ئەوانەی کە بە فعلی مەترسیان لەسەر ژیانیان هەیە توانامان هەیە وەریان بگرین لە کەمپەکان وەکە تاکو ێستا شاتنی ئاوارەکان بەردەوامە بەڵام ئێمە لەبەر سنوورداری توانەکانمان ئەو ژمارەیە بەڕاستی ناتوانین ئەوانەی بە هۆکاری ئابووری دێن پێشوازیان لێ بکەین بەڵاوانەی مەترسی لەسەر ژیانیان هەیە بۆ نمونە بەردەوام خەڵک لە شنگال دەڤەری شنگال دەگەڕێتەوە دێنەوە کەمپەکان ئێمە ناتوانین پێشوازیان لێ نەکەین بەڕاستی دووبارە ئاوارە بوونەوە دووبارە دوای گەڕانەوە دووبارە دێنەوە کەمپەکان و داوای هاوکاری لە ئێمە دەکەنەوە پرۆسەیەش بەردەوامە کاکۆشەنگە گەڕێمەوە لای بەڕێستان دەچمە لای بەڕێز یوسف دەمەوێت وەکو لایەنێکی نێودەوڵەتی لەم پرسەدا کارەکانی ئێوە چی بووە و چیتان کردووە تا ئێستا بۆ ئاوارەکان بەتایبەت لە هەرێمی کوردستان زۆر سپاس و سڵاو بۆ بینەرانی بەڕێز ئێمە هەر لە بیدایەتی دروستبوونی ئەزمەی سووریا و هەروەها ئەزمەی ناوەخۆ لە عێراق بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ناوەخۆوە لەگەڵ پارێزگارە بەڕێزەکان دەست بەکار بووین بۆ پێشوازیکردن لەم خەڵکە لێرەدا پێویست دەزانین سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین ڕاستی نمونەیە لە کردنەوەی دەرگاکانیان و ئەوە زۆر بەرز نرخێنراوە لە لای نەتەوەی گرتوەکان و هەروها لە لای کۆمەلگای نێودەوڵەتی مەسەلەی لە چەند ساڵ بۆ ئێستا و کەمبوونەوەی ئەو کەمبوونەوەی بودجەی UNHCR و هەروەها ئەو ئێمە پابندین ئێمە پەیوەستە بەو بەخشێنەرانەی کە دەتوانن ینی دەتوانین یارمەتیمان بدەین بۆی بتوانین یارمەتی هەر بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان دابین بکەین خزمەت گوزاری دابین بکەین بۆ ئاوارە بۆ پەنابەرەکان ڕاستە لە چەند ساڵی ڕابردوو تا ئێستا بە بەرچاو کەم بۆتەوە بۆیە لێرەشەوە هەر وەکو هۆکاری و کەمبوونەوەیە چییە کاک یوسف زۆر هۆکار هەیە هۆکاری ئەوەیە کە قەیرانێک دروست دەبێت لە شوێنێک وەکو لە هەرێمی کوردستان لە سووریا دروست بوو طبعاً زیاتر هەموو میدیا فۆکسی لەسەر بوو هەموو وڵاتەکانی جیهان فۆکسیان لەسەر بوو بەڵام کە بینی لە هەمان کاتدا ئەوەی لە ڕۆهینگا ڕوویدا ئەو لە شوێنەکانی ترفە دۆنەرەکانیش بە پێی بەرژەوەندەکانی خۆیان زۆر جار مەسەلەن لە وڵاتێک بە وڵاتێکی تر بەڵام هەروەها کۆرۆنا هۆکارێکی زۆر کاریگەر بوو لەسەر لەبەرەوەی ئەو وڵاتە بەخشێنەرانە کەم و کوڕی و پێداویستی ناو وڵاتی خۆیان هەیە ئەبێ دابین بکەن ئەمەش هۆکارێک بوو بەڵام لە هەمان کاتدا ئەوە یعنی ئێمە وەکو کۆمسیاری باڵا وەکو UNHCR هەر لەگەڵ بەڕێز JCC و وەزارەتی ناوخۆ و لەگەڵ هاوبەشانمان بە هەموو جۆرێک ئامادە بووینە و بەو بودجەی کەمێک کە هەمەش هەیتیشمان و بتوانین زیاتر داوا لە دۆنەکان بەڵام سەرباری ئەوە بەڕێز یوسف گلەیتان لێکرێت کە وەک پێویست مەبەستم ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە وەک پێویست هاوکاری ئاوارەکانیان نەکردووە لە هەرێمی کوردستانە تۆ ئەم هۆکارانی کە باسیەکەی ماوەی ئەم 1-2 ساڵە بووە قەیرانی کۆرۆنا و ئابووری وەنیە بەڵام پێشتریش ئەم گلەیە هەر لەسەر ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەبووە داواکاریەکان و پێداویستەکان زۆر زیاترن لەوەی کە دابین کراوە هەروەکو بۆ جەنابەتم باس کرد لە بیدایەت ئێمە سەرچاوی داراییمان لە وڵاتە بەخشێنەرانەیە و لێرەشەوە سوپاسی ئەو وڵاتە بەخشێنەرانە دەکەین و زۆر جارش باسمان کردووە لەگەڵ برادران لە حکوومەتی هەرێم زۆر بە گرنگی دەزانین کە مەلەفی ئاوارە پەنابەری سووری لە ناوچەکەوە بە تایبەتی ئەوانەیە کە لە عێراقن 1970 لە هەرێمی کوردستانن پشتگوێ نەخرێتن لەبەرەوەی پێداویستەکان هەر هەن و هەروەها ئاوارەی ناوخۆ کە کاک هۆشنگ ئاماژەی پێکرد بەشێکی زۆر هەرماونەوە و ئێمە لەو باوەڕەداین کە بەشێکی زۆری پەنابەران بۆ ماوەیەکی درێژخایان دەمێننەوە لە هەرێمی کوردستانی عێراق بۆیە پێداویستەکان زۆر زیاترن لەو
بودجێ و لەو پارەیە کە زۆر باشە کاگیوسف دەگەڕێمەوە لای بەڕێستان پرسیارێکم بۆ کاکارزان هەیە ئەویش ئێستا کێشە گەورەکە ئاوارەکانن لە هەرێمی کوردستان یا پەنابەرانن بەڵام دوای ئەوەی کە ئەچمە لای پامنێرمان وەڵامی ئەو پرسیارم دەرەوە با پێکەوە پامنێرێکم ئامادەیە زەردەشت حەمێ لە هەولێرەوە لە کەمپی قۆشتەپەوە لەگەڵمایە زەردەشت سڵاوت لێبێ پێم بڵێ دەتەوێت چیمان پێ بڵێ بە من و میوانەکانم لەو کەمپەوە دەم باش ژینۆ ئەس لە کەمپا قۆشتەپەمە یا سەر بە هەولێرێەوە ئەف کەمپ تایبەت بە پەنابەرên ڕۆژاوای کوردستانەیە کو لە هەرێما کوردستانê بهتری 10 کامپên پەنابەران هەنە دەخوازم ji nêzik diva roja cîhanî ya penaberan da gelo penaberên rojava çi dibêjin peyama wan çawa ye jiyana wan li herêma Kurdistanê çawa birêvat çe dixwazim derbasî cem wan bibim berêz dem baş hêvîdarım hûn baş bin di roja cîhanî ya penaberan da yanî dixwazim ji we bipirsim ji xwe mêvanên me jî li stûdyo tamaşe dikin jiyana we çawa birêva diçe piştî 10 salan şerê Sûriye Rojavayê Kurdistanê kerem ke bêjin دەستپێکی بخێراتنا کەنالا کوردستان 24 دکەم ئەف کەنالا نیشتیمان پەروەر ئەز هێڤیتکەم ji dezgeha ragihandinê li Rojavayê Kurdistanê rêveberiya xweser ku dibişîne wê biryara xwe bike ev biryara ku îro derxistî ku erkê vê kenalê qedexe bike Rojavayê Kurdistanê ji ber ev kenala li gel xelkê Rojava bû xweşiyê nexweşiyê li kempê penabera şerê Daeş bibûnê roja cîhaniya penabera ez pîroz kim li hemû penaberî cîhanê û ez hêvî dikim aştî û aramî û kêfxweşî û demokratî li deriyê her malekî kesekî penaber bê û em hêvî dikin û vegerîne welatê xwe bi vê bûnê ez weke xelkê Rojavayê Kurdistanê li kempa Qoştepa sala 2013 ev kempa hata damezrandin destpêkê me dît hemû dezgehê hikûmeta Herêma Kurdistanê gel mebûn ev kempa hatine avakirin û em spasiya serokê hikûmeta Herêma Kurdistanê jî dikin cenabê Rêzdar Mesrûr Barzanî ku ev rod li Twîtera xwe li ser Twîtera xwe li gel mebû weke penabera got ku Başûrê Kurdistanê Herêma Kurdistanê cihê penabera ye ev rêka diçe Herêma Kurdistanê li vê dêva em bîne em spasiya dezgah xêrxwaziya Barzanî dikin weka va kempa hemû birêve berd û her wiha em spasiya cenabê Rêzdar Mesrûr Barzanî serokê hikûmeta Herêma Kurdistanê kak zerdeşt û hemû dît sala 2014 wextê Daeş hata Kûbanê xelkê me Kûbanê û her wiha xelkê me serêkaniyê û girêspî hatin koçî Herêma Kurdistanê kirin û hemû dît çawa dezgah xêrxwaziyê Barzanî hemû pêdewîstî ji wara teemîn kirin ku xelkê me hemû hatin diva kempa da niştecî bûn ji ber hindê em weke xelkê Rojavayê Kurdistanê li kempa Qoştepa em spasiya hikûmeta Herêma Kurdistanê dikin û em hêvî dikin ji hemû dezgehên navdewletî UN UNHCR ku alîkariya hikûmeta Herêma Kurdistanê bikin ku bihane va penavera werin ku bixêr û selamet vegerna Rojavayê Kurdistanê da spas kerem da eger tu biş mirabijî بريز بحثا اف هورگلیان کر مافیا جنان مافیا کچان جن جانا و دناف کمپان ده حتی چرا ده که پاراستی مافیا و چاوه ته پاراست والله مافیا قال لك باراستيا حتى يعني هر كسكي يعني كاري حمود شديد مالا خدا بكي بسربست وهري خوندنا خو بسربست و اف د شر سوریه دا یعنی ام بجن چه سوریین عربین سوریه یانجی چه کردین روجاوا در بدر بون یعنی چون اروپا چون لبنان چون ترکیه چون اردن و ریا هریما کردستان هل بجارت یعنی جبو چو افره هل بجارت او خم ریا هریما کردستان مریا يمغو يعني امي هرن دركا قوم لينا غريبن وكبالنسبة والفاق فا يچون لبنان يچون اردن يچون تركيا نو كمان مثلا امنها سربت لم دچن حمو سرانسری اقلیم کردستان حريمة كردستاني ام دقارهن يعني ام سربستي دقارهن نو وكل وايدينا كي بالنسبة تيج وايديرا سرچاوه جینو دخوازم تشتگی بالای بکشیم یعنی دوار روزا جهانی یا پناور اندام اف کچا خوندوان کول پیمانگه که دخونه دیار یک جوان قطابی یانجی خوندوان هری سرکفتیه جمرا بحث بکه تچاوا ایرو دناو هوالن خودت باشه یعنی تبویه هری سرکفتی تل کرد خونی تچه باشی دخونی از جی طالبا رگاندنم بش رگاندن لپیمانگه از بوم از یک سرکفتی مت پیانگه ده از خواستم بجم و خورت کرد کو بتایبتی پنابرین ما ناوی کوت نسرکفتی بید ولاتی کوت ده پنابر خاکم تجاره نبینه تشتیت کو تبخواز به کوت بکه دل کوده به کو تبخواز به بکه تکاری بکه شنو تدید کو اف پیاما مالباتین پنابرن یعنی روجاوای کردستان کل ناف کمپان دیمینن ده همان دمیداد خوازم بحث خاله که بکم کو هر جار پنابر از چوما ایرو چندین کامپین پنابرم کو پنابر
رولا حکومت هریما کوردستان دزگاه خیرخوازی بارزانی جبو پیشوازی کردی بله. روجاوا بلند نرخینن لداخواز جری خسرن ناف دولتی کن تایبت جیو ان کو پشتوانی آلیکاری پنابران و حکومت بکدا سەردەش کو باری هەوێ پنابران لە کەمپی خۆشتەپەوە سپاس بۆ تۆ بۆ ئەوانەی کە بەشدار بوون لەگەڵ تا دەستخۆش هەر لەگەڵ پامنێران با بمێنمەوانێ لەوێ ئاری حوسێن وەرەگرین کە ئاری پێم وابێ حاضر نییە لەگەڵمان کا کارزان با بێمە لای بەڕێستان تا پامنێرەکەمان ئامادا بێویش لە کەمپێکی دیکەەوە لەگەڵمانە بێ ئەو پرسیارم کرد لە هەرێمی کوردستان کێشە گەورەکە ئاوارەکانن یا پەنابەرەکانن بەر لە هەموو شت پیرۆزبایی دەستگای خێرخوازی بارزانی بە بۆنەی ڕۆژی جیهانی پەنابەران دەگەێنن بە تەواوی پەنابەر و ئاوارەکان لە هەرێمی کوردستان بە تایبەت و لە جیهان بەگشتی لێرەوە لەژێر ڕاستپاردەی جەنابی سەرۆک بارزانی و جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار مەسرۆر بارزانی پەیمان دەدەین و سۆز دووبارە دەکەینەوە کە تا ئەو ساتەی ئەوان لێرە بن ئێرە ماڵی ئەوان دەبێ و ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی و لایەنە پەیوەندیدارەکان لە خزمەتیاندا دەبێن هەڵبەت سەبارەت بە پرسیارەکەی جەنابێت کێشەکە لە هەردوو لادایە ئەگەر لە پەنابەرانەوە دەست پێ بکەین کێشەی هەرە گەورەی پەنابەران لە سەرەتای هاتنیان لە ساڵانی 2012 و اینجا ئەو با بڵێن شەپۆلە گەورەیە کە لە ساڵی 2013 و بەدواوە لە پەنابەرانی بەتایبەت کوردانی ڕۆژئاوا هاتنە هەرێمی کوردستان لەو کاتەوە بارە هەرە قورسەکە لەسەر ڕێکخراوەکانی UN و حکوومەتی هەرێمی کوردستان و دەستگاکانی وەکو دەستگای خێرخوازی بارزانیە بە کەمترین مەسئولیت حکوومەتی عراقی لەو بابەتە هاتوۆتە دەرەوە ئەوەش هۆکارەکەی ڕەنگە باستان لە جارنامەی مافی پەنابەران لە ساڵی 1950 کرد تا ئەو لەحزەیەش کە ئێمە قسەی لێوە دەکەین حکوومەتی عراقی واژوی ئەو جارنامەی نەکردو و پابندی ئەو جارنامەیە نییە ئەوە یەکێکە لەو هۆکارانەی کە زۆرێک لە مەسئولیت لەسەر شانی حکوومەتی عراقی لا دەدا و لە هەمان کاتیشدا بەشی هەرە زۆری ئاوارە و با بڵێن پەنابەرەکان ڕویان لە هەرێمی کوردستان کرد لە بابەتێکی دیکە کە زۆر گرنگە ئاماژەی پێ بدەم بەڕاستی لە ڕوانگەی کۆمەلگەی نێودەوڵەتیەوە کە ئێستا لە ساڵی 2020 دادەژین و دوای تێپەڕبوونی 8 بۆ 9 ساڵ بەسەر قەیرانی پەنابەران و چەند 6 بۆ 6 ساڵێک بەسەر قەیرانی ئاوارەکاندا ئیتر قەیران نەماوە پێیان وایە کاتێک کە داعش لە ناو تێک شکایە خوتکە لە ناو نەچووە تێک شکاوە و شەڕ بەو زۆرەی ڕابردوو تەواجودی نییە لە ئەرزی واقعدا ئیتر قەیرانەکانیش کۆتایی هاتووە من لێرەوە دەمێ ئەوە ڕوون بکەمەوە کە قەیرانەکان تا ئێستاش بەو ژمارانەی کە جەنابی سەرۆکی حکوومەت ڕایگەیاند و برادران باسییان کرد قەیرانەکان بەردەوامن نەک قەیرانەکان بەردەوامن بەڵکو لە هەندێک کاتدا پاشماوەی قەیرانەکان زۆر ترسناکترن لە خودی قەیرانەکان ئێستا خەڵکانێک لە ناو کەمپەکان لە دەرەوەی کەمپەکان بلا حالەتێکی نەفسی زۆر خراپ دادەژین ئەوانە با بڵێن پێیان دەگوترێت قوربانیانی تیرۆر ئەو قوربانیانەی کە هەندێکیان لەژێر دەستی تیرۆردابوون هەندێکیان بەڕا ناڕاستەوخۆ هەندێک ناڕاستەوخۆ زیانیان پێگەیشت جا زیانەکە مادی بێیان معنەوی بێیان نەفسی بێ ئەوانە لە بارودۆخی یەکجار سەخت دادەژین بۆیە بابەتی ئاواران کە بابەتی دووەمە گرنگە ئاماژە بەوە بدەم بەپێ ئەو زانیاریانەی کە ئێمە پێمان گەیشتووە چەند ڕۆژێک لەمەوبەر لەگەڵ وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عراقی لەسەر هێڵ بووین مەترسی ئەوە هەیە تەنانەت ئەو بەشە خۆراکەی کە مانگانە بەسەر کەمپەکانی ئاوارەدا دابەشی دەکەن کە تەنها بژێوی ژیانیانە لە ڕووی خۆراکیەوە لەگەڵ ئەو کەمە هاوکاری کە لە ڕێکخراوی WFP ڕێکخراوی خۆراکی جیهانی دێتن مەترسی لەسەرەوەی تەنانەت ئەویش ببڕن زۆر باشە کارزان لێرەدا قەوسێکم بەرێ باسی مەترسیێکی دیکەت کرد بەڕێستان بەر لەوی بینە ناو بەرنامەکە بە چەند دقەیەک گفتوگۆمان کرد مەترسی لەسەر پێکاتەکان مەبەستت چی بوو مەترسی لەسەر پێکاتەکان هەیە لە ڕێژەی زۆربوونی ئاوارە لە هەرێمی کوردستان دەزانی یەک لەو مەترسیانەی کە ئێمە لە گەڵ کۆمەلگەی نێودەوڵەتی لە تەواوی دانیشتەکان لە کۆنفرانسانتەکان لە مؤتەمەرە دەولیەکان باسی لێوە دەکەین کەمبوونەوەی پێکاتەکانە لە هەرێمی کوردستان کەمبوونەوەی ڕێژەی پێکاتەکانە پێکاتی بە تایبەتیش ئەگەر باسی یەزیدی و باسی مەسیحیەکان بکەین ئێمە هەمیشە لە کوردستان شانازیمان بەوە کردووە وڵاتێکی فرا ئاینین زمانین فرە کللتورین پێکەوە ژیانێکی زۆر جوان لە نێو ئەو وڵاتەدا دروست بووە ڕەنگی جیاوازێنێ ئەو وڵاتەدا هەیە و بە ئاشتی بێ کێشە لەگەڵ یەکتردا دەژین بەڵام ئێستا ئەو جۆرە پێکەوە ژیانە لە مەترسیدایە ئەوەش پێمان وایە بە جۆرێک لە جۆرەکان ناڕاستەوخۆ تەطبیقی ئەجێندای داعشە کە دەویست ئەو پێکەوە ژیانە لە هەرێمی کوردستان نەمینێ هەڵبەت یەکێک لە با بڵێن هەنگاوەکانی کۆمەلگەی نێودەوڵەتی گواستنەوەی یەزیدی و گواستنەوەی مەسیحیەکانە بۆ دەرەوەی هەرێمی کوردستان ئەمە پێمان وایە هەنگاوێکی زۆر ترسناکە ئەگەر چی دەزانین لە ئەوانە لە با بڵێن لە نیازپاچی خۆیان دەیانەوێت بەشێک لە کێشەی و ئەو ئاوارە و ئەو پەنابەرانە کە ڕویان لە هەرێمی کوردستان کردووە یاخود تووشی شەڕ و کوشتار بوونە چارەسەر بکەن بەڵام ئەگەر تەماشای داتاکان بکەین دەبینین لە
چەند ساڵی ڕابردوو نزیکەی 100,000 یەزیدی خاچی خۆیان جێهێشت و سەفەریان کردووە بردراون بە وڵاتانی دواتر ئەو دیکە. مەترسیانە دەکەینە پرسیار بۆ بەڕێز خۆشنگ لەگەڵم بن دەچمە ئاکرێ لەوێ بابزانین دۆخ و گوزەرانی کەمپی ئاکرێ چۆنە. ئاری سڵاوت لێبێ پێم بڵێ تۆ ئەتەوێت چی بە من و میوانەکانم بڵێ ئەتەوێت چی بە بینەران بڵێ لەو کەمپەوە ژیان و گوزەران چۆنە؟ بله جینو ام دنوا کمپا پنابرین روجاوای کردستان داد گلوین الاکری کو اف کم دکویت دنوا سنتر قضا آکری دا المها 8 سال 2013 دما کو اف پنابرگشتین نو حریم کردستان دا النوا و کمپ داد نه حواندن لدسپیگ گشتین ویراف پنابرین هنی حجماران زیده 3000 کسی بون لویگاویتنی 1000 کس دنوا و کمپ ماین همیه تکلی خلق آکری بون که اوانی نشانه که کو پنابرین کو دنوا و کمپ آکری دا بون زیده جماره هری زیده وان ویگاویت تکلی خلق آکری بون جانا که آسایی دست بکری لیل ویرم اتخازم کو ادگلوان کسان پاوم اوید کو کاروبارم وی کمپ پرایوت بن هر دیسان جی کو پنابریم وی کمپ بخونه الویرا سیده صادق محمد کو برپرس رکرا پاراستنا مافی خزان و هرسان زارو کنن نو کمپ دا سیده صادق حتی چند تو اشیاء هون خدمت وان پنابران بکن هون چه مافکی پیش مافی خواه و چاد بینن بداری چه تشتکی پیشکشی وانات کن خیراتنا کانالم گفت کین دست بکی الصلاة 2013 لماه 8 15 ماه 8 كردين رجعوا هاتنا دفمة الويرجع حتى نوكا أمين بردوان بيو خدمته كرنا وان دي سان في مرامجي سنتري كمالاتي يبارسنا ما في زارو خزان وزارو كانا يبردوان سر في چنده ام اكش وان سنترينا كو بارسنا ما في زارو كاينا ودي سان ما پشتوانی دارایی و پشتوانی درونی و جواکیش هایی و وان زارو کن اول هندک آریشه هبن جد سر به چنده ام بردوامین نکه ما قالك جورات دو سنتري دو باش بيكتتن باشا كل وان عمد بيجني كاريريا كيسا اوجيك وان زارو كيت مافتوان نهنا ورقتن الدف خزانه يان القطاب خانه يان آريشة كبيت قال هوالتخو ام كيسة كبيوت كين چورا سرياوه كيسيت كين ديف مافن زاروكا ودي سان پشت هنگی ما پشتوانيا داره شاهي البي كيسانا الوان كيسا واميش دابين تكن مثلا جلوبرگا بوان يان درمانا يان قالك جارا كرستن كماندامجي وك برچاف و کرسی و واتشتا پشتوانی ما یا درونی و جواکی بوزارو کویا ما هندك استاندرت عالمية هين اف استاندر وك مثلا ام بين نرموتي بعربي بين مرونه بو زاروكا وسنيلانا وديسان ام بو ديكو بابا ما برنامجك هي كو خيزان جداهي سپاس بود سید صدیق بله مش دویدن از بحث وی کی بکم کو دید نو کم پیش دا گر لبش مج دیار بیتن زارو گله کی مشت نه دیتن بله اوت بیژن کو ام گله کی باشی خدمت آنات کین خولن روزانه جدا جدا بواتنه وکرن تایبتی جل سروین دی کو ماف زارو کم تایبتی آفرتون بیت پیدا کرن نو کم پیدا اگر تو هر کسی بپرسی ویگای بیکار نماینه زارو همی بجدارن دنا و چالاکین جدا جدا دا ان رخران بن هر سانجی کویت اداره کم بخوابن با کی گشتی هم دشین بیژن کو پنابرین کل نوا کمپ آکریت رو نشتینه گله کی ترازینه لوان مافانین کو بوان هاتینه دابین کرن بله ئاری سپاس بۆ تۆ لە ئاکرێەوە کە لەگەڵم بووی سپاس بۆ گواستنەوەی هەواڵەکانت دەست خۆش کاکۆشنگ ئەوەی سەرنجی منی ڕاکێشا لەو لایڤەیە ئەوە بوو کە کۆمەڵێک مناڵی زۆر جوان لە دەوری پەیامێرەکە بێ ئەوەی بێ ئاگا لەوەی کە لەکوێدان و چیەکەن و چۆن ئەژین لەوێدا هەبوون پرسیارەکەی من بە ئەمە بێ بۆ بەڕستان دواتر ئێمە سەر مەترسیەکە ئایا توانراوە لە هەرێمی کوردستان بە یاسایەک مافی پەنابەر و ئاوارە پارێزراو بێت ئەو بابەتە زۆر گفتوگۆی لەسەر کراوە لە ئاستی باڵاش هەم لە نێوان وەزارەتی ناوخۆ بەڕێز وزیری ناوخۆ کابینەکانی پێش و ئەم کابینەیەش گفتوگۆکان بەردەوامن لە ئاستی هەرێم لەگەر حکوومەتی ئیتیحادی لە بەغدا وەزارەتی ناوخۆ و ئەنجومەنی وەزیرانیش بابەتی دەرکردنی یاسایە کە دەکەوێتە چوارچێوەی سەلاحیەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆیە هەرێمی کوردستان بەتەنیا بە پێی دەستور
پێویستە ئەو یاسایە لە بەغدا دەربچیتن ئەو جە لێرە حکوومەت هەرێمی کوردستان ئەوەی بکات تەبەنی یاسایەکە بکات جێوەجێ بکات بە تەنیا حکوومەت عراق یاسای تایبەت بەخۆی نیە لەو بوارە نیتی تاکو ئێستا نیتی تاکو ئێستا کتابەت نییە بە پەنابەران لە عێراق تەنها یاسایەکەی وەبزامی ساڵی هەفتەیەکانەی سەردەمی مەجلس قیادەی سەوڕەی ڕژێمی پێشوو حزبی بەحث ئەوەش بۆ تەنها پەنابەری سیاسیە نەک پەنابەری مرۆیی وەکو ئەوانەی کە ئێستا لە هەرێمی کوردستانن ئەو یەکێکە لە کێشەکان کە لە ڕووی یاساییەوە چەندی بربەستی دروست کردووە بۆ ئەو پەنابەرانەی کە لە هەرێمی کوردستانن بۆ نمونە ناتوانانی تۆ بەڵگەنامەی گەشتکردنیان بۆ دەربکەی وەکو هەموو وڵاتانەی کە بتوانن گەشت بکەن یا بچنە وڵاتانی تر و بگەڕێنەوە یا بچن لە زانکۆکان بخوێنن یا بتوانن لە دامەزراوە فەرمیەکانی دەوڵەت دەرفەتی کاریان هەبیتن یا لە شوێنە فەرمی نافەرمیەکان بتوانن ئەمانە بۆ کێشە و گرفت هەم بۆ یەکێکە لە کێشەکان کە هەمانە کە زۆر بۆتە بربەست کە ئێمە ناتوانین ینی ئەوەی کە دەمانەوێ و ئارەزومانەوە حەزمان لێە بۆیان دابینکەین ئەوەیەکێکە لە کشکان بەڕێز هۆشنگ کاکارزان ئاماژەی بە خاڵێکی زۆر گرنگدا ئەویش ئەو مەترسیە کە لەسەر پێکاتەکان دروستە بێ لە هەرێمی کوردستانە ئێوە وەکو وزارەتی ناوخۆ چیتان کردو بۆ ئەم مەترسیات چۆن بەر بەم مەترسیاگرن خۆی هەر ڕاستکردنێک وەبزانم کاکارزان مەبەستی پێکاتەکان بوو نەک لە ناو هەرێمی کوردستان لە ناوچەکە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان کە ئاوارانە بەڵێ لە هەرێمی کوردستان هیچ مەترسێک نییە لەسەر بابەتی پێکەوە ژیان و تەبایی لە نێوان هەم پێکاتەکان بەڵام ئەوانەی کە ئاوارە بووینە لاستی باڵا بڵێ کە هەروەکو بەڕێستان دەزان ساڵی پار ڕێککەوتنەیەکی ئەنجام درا کە لە چار بابەتی لە خۆگر بوو ئاساییکردنەوە بۆ نمونە تایبەت بە دەڤەری سنجار وەکو هەنگاوی یەکەم کە ئاساییکردنەوەی ڕەوشی ئاسایش دەڤەری سنجار دواتر دووبارە گەڕانەوەی ئیدارەی سنجار دواتر هاندان و هاوکاریکردنی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئاژانسەکانی وێنە دووبارە نۆژەنکردنەوە بودیاندانەوەی ژێرخانی خزمەتگوزاریەکان لە دەڤەری سنجار و هەنگاوی چوارەم هاندان و پاڵپشتیکردنی گەڕانەوەی ئاوارەکان بۆ سەر زێدی خۆیان لە دەڤەری سنجار و هەموو پێکاتەکانەوە ئەگەر ئەو ڕێککەوتنە جێبەجێ کراوە ئێمە دەمانتوانی نزیکەی 250,000 ئاوارە کە زۆربیانی خەڵکی دەڤەری شنگالن و لە دۆک نیشتە جێگراون هاوکاریان بکەین بگەڕێنەوە شوێنی خۆیان بەڵام تاکو ئێستا ئەو ڕێککەوتنە جێبەجێ نەکرێ وەڵە گفتوگۆکانی تاکو ئێستا بەردەوامن لە ئاستی باڵاش لە ئاستی تەکنیکیش بۆ جێبەجێکردنی ئەو ڕێککەوتنە ئەوەکو هەنگاوی کەم ئەگەر بە سەرکەوتووی جێبەجێ کرا دەتوانرا لە بۆ دەشتی نێنێواژ بکرێت لە بۆ کەرکک بکرێت سەلاحدین بکرێتن دواتر دەرفەت لەسەر ڕێککەوتنی شنگالیش دەمەوێت بە پرسیار بکەم ئەوش ئاراسی بەڕێز یەکەم کاگوسف باسی ئەوەکەن کە وڵاتی عێراق وڵاتێکی وەکو عێراق تا ئێستا یاسای نییە تایبەت بێ بە پەنابەران قسەی بەڕێزت لەوبارەیەوە چی زۆر ڕاستە تاکو ئێستا یاسای پەنابەران نییە بەڵام لە ساڵەکانی 2016 و 17 UNHCR بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا توانیمان ڕاشنووسێک وەکو یاسایەک پێشکەش بکەین بەڵام هەتا ئێستا کە کاکۆشنگ باسی کرد لە ئەنجومەنی نوێنەران لە عێراق ئەو یاسایە پەسەند نەکراوە یاسای پەنابەران شتێکی نیشتیمانیە پەیوەستە لە ئاستی وڵات کە بۆ خۆی ئاوارە و پەنابەری هەیە کە بۆ خۆی ئاوارە و پەنابەر لە هەرێمی کوردستانە پەنابەران سەتانەوەتنەوە بەڵامەکو یاسای نیشتیمانی کە لە نەتەوەی گرتوەکانی سوود وەربگرێ لەو بنەمایەکانی یاسای نێودەوڵەتی پەنابەران و ئیتیفاقی جنێڤ ئەوانە ئەمە ئێمە کارمان لەسەری کرد لەگەڵ هەم لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و هەم لەگەڵ حکوومەتی بەغدا و ئێستاش یاسایەکە هەر لە حکوومەتی بەغدا لە لای باشە ئێوە ڕێکخراونەوە دەوڵەتەکان بە چی یاسایە کار لەگەڵ پەنابەران و ئاوارەکاناکە ئێمە حالەتێکی تایبەتمان هەیە بۆ پەنابەرانی سووری چونکە سووریا تاکو ئێستا نەخێر نەک سووریا چەند وڵاتێکن وەکو سووریا و سۆماڵ و ئەفغانستان و چەند وڵاتێکن کە جەنگ هەتاکو ئێستا بەردەوامە ناسەقامگیری بەردەوامە لە وڵاتانە ئەمە بە حالەی دیفاکتۆ ینی بە حالەی واقعی سەیریان دەکەین وەکو پەنابەر جا لێرەشدا ینی بە خۆشحالیەوە دەبێ بڵێم ئەو مافانەی کە لە لای UNHCR داوای کردووە وەکو ڕێگە پێدانی هاتوچۆ وەکو سوود وەرگرتن لە خزمەت گوزاریەکان لە وڵاتانەی کە پەنای بۆ دەبن پەنابەر لە هەرێمی کوردستان بەردەست کراون بەڵام وەکو
ئەوەی یاسایی پێویستی بە یاسایەکی نیشتیمانیە کە وەکو پەنابەر بناسن لە سەرتاسەری وڵات لە عێراقدا. بەڵام ئەوای نەکردووە کە ئێمە بوەستین لەگەڵ وەزارەتی ناوەخۆ و بەڕێز JCCش هەر لە کۆبنەوەدان بۆی بتوانین سیاغێکی هەرێمی لە هەرێمی کوردستان هەبێتن بۆی ئەو هیچ نووسراوێک دەستی پێ کردووە هیچ شتێک هەیە ینی هیچ هەنگاوێکتان ناوە بۆ ئەوە کۆبوونەوە و قسەکردن بەردەوامە لەسەر ڕێنمایی کە ئەویش ئەرکی وەزارەتی ناوەخۆیە لە هەرێمی کوردستان بەڵام UNHCR بەردەوامە هەم بۆ ببێ بەشێک لە یارمەتی و هەرما و بێ بەشێک لەوەی کە بتوانێت بەیەکەوە لەگەڵ وەزارەتی ناوەخۆ ئەماکەن بە عملی بە کورتی پێم بڵێ سپاس دەکەم. هەنگاوی جدیمان ناوە ینی هەر سەیرمان نەوەستاوین تاکو و یاسایی فیدرالی دەرەسی لە ئەنجومەنی نوێنەران ئێمە لە کاتی هاتنی پەنابەران تعلیماتێکی ڕوون دەرچوو لە وەزارەتی ناوخۆ تا ئێستا کار بۆ دەکرێت ئێستا لەگەڵ بەڕێز وەزیری ناوخۆ کاکرێوەر ئەحمەد لە ساڵی ڕابردوو لیژنێکی ئاوەشمان لیژنێکی تایبەتمەند دروست کرا لە لایەنەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پێداچنەوە بە هەموو پرۆسەیە کە ئێستا هەیە و لە چوارچێوەی ئەوەش ئێستا ڕێنماییەکی باشتر پێشکەوتوتر سوودوەرگتن لە ئەزمموی وڵاتان سوودوەرگتن لە یاسای مافی مرۆڤ سوودوەرگتن لە یاسای پەنابەران لە جیان داڕشترەیە ئێستا ڕەشنووسی یەکەم کۆتایی بێهاتوە ئێستا لە پێداچوونەوەی کۆتاییە لەگەڵ کۆمسیاری باڵای پەنابەران لەمایەکی نزیک ئێمە تەواو دەبیت و دەردەچیتن بۆ ئەوەی ئەو بۆشاییانەی کە هەبوون هەتا ئێستا کەم و کوڕیانەی کە هەبوون ئێمە پرۆسەکان ئاسانتر بکەین خێراتر بکەین بۆی بتوانین باشترین خزمەت پێشکەشی بە پەنابەران بکەین. دەستخۆش کاکارزان بابێ مۆلای بەڕێستان کە ئەرکی ئێوەش بەقەدەر ئەرکی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان وەزارەتی ناوخۆ گەر بڵێم گەلێک گەورەترە بۆچی لەبەرەوەی ئینسان هەمیشە بۆ خۆتان نەزانن ئەگەر ئینسان برسی بێ بیر لە ئازادی ناکاتەوە بیر لە خۆشگوزرانی ناکاتەوە تا پێداویستی سەرەتایەکانی بۆ دابین نەکرێت. ئەمە بزانم لێرەوە ئەگەر ئێستا بینەرێکی ئێمە پەنابەر بێ ئاوارە بێ گوێ لە دەنگی ئێمە بێت و من و میوانەکانم پێمان بڵێ هاوکاریەکانی ئێوە تاکەی بەردەوام ئەبێ و پلانتان هەیە هاوکاریەکانتان لە چوارچەوەی چی دیکەیە پێشکەشکەن تەنها خواردن و پێداویستیە سەرەتایەکانی ڕۆژانەیە؟ زۆر سپاس دووبارە من لەوە دەست پێ بکەم کاتێک کە باس لە مەترسی لەسەر پێکەوە ژیان لە هەرێم و لە کوردستان لە هەرێم و لە عێراق بەگشتی دەکەین بەسمانەوەیە کاتێک ژمارەی یەزیدی و ژمارەی مەسیحیەکان کەم دەبێتەوە و دەستنە وڵاتانی دیکە کەوایە ژمارەی فرەڕەنجی و فرەئین و کەلتورەکان کەمترە بێتەوە بۆ مانایی کە ئەوە مەترسیەکە بۆ داهاتوو لەوانەیە بۆ نمونەگەر تەماشای داتاکان بکەین باسی یەزیدیەکانمان کرد لە چەند ساڵی ڕابردوو زیاتر لە 100,000 کەسیان کۆچیان کردووە یان بردراونەتە دەرەوەی وڵات ئەگەر داتاکانی مەسیحیەکان برا مەسیحیەکانمان لە عێراق بخەینە ڕوو لە نێوان ساڵانی 2003 تا ئێستا 2003 ملیۆن و نیوەک بوون بەڵام ئێستا کەمتر لە 250,000 کەس لە هەرێم و لە کۆی گشتی عێراق دەژین و بەشی هەرە زۆری کۆچیان کردووە کەوایە کەمبوونەوەی ئەوانە هەموا دەکا فرە کلتوری و فرەڕەنجی لێرە کەم بێتەوە هەمیش پێکەوە ژیان دەخاتە مەترسیەوە لە هەمان کاتیشدا کۆچکردنیان بۆ دەرەوەی وڵات ئێمە لە چەندین حالەت دیتیتمان لە نێو کۆمەلگایەکی چەند ملیۆنیدا و چەند کەسێک دەبردرێ دەبێتە هۆی ئەوەی تەنانەت ناسنامەی خۆیان کللتوری خۆیان پێکاتەکانی خۆیان لەبیر بکەن و نامێنەوە کاتێنە کوردستان خۆ کوردستان وەکۆی کە جەنابی سەرۆکی حکوومەتی شتی لانکەیەکی ئارامە بۆ ئاوارە و پەنابەرەکان ئەکید ینی بەشێک ئەگەر ملاحەزە بکەین ئەمە بەشی هەرە زۆری مەسیحیەکان ئێستا لە هەرێمی کوردستان نیشتەجێن و لە بەشەکانی دیکەی عێراقەوە کۆچیان کردو تا هەرێمی کوردستان واتە لە هەرێمی کوردستان ماونەتەوە ئەوەم تەنها لە ئینگلیزی پێ دەڵێن سەیف هێڤن ئەو بەهەشتە ئارامەیە کە ئێستا بە دوایدا دەگەڕن بەڵام بەسایلی یەزیدیەکان بەڕاستیەوە کاکۆشنگ بە دروست باسی کرد باسی اتفاقی سنجار و اتفاقیەکانی دیکە ئەوە بابەتێکی سیاسی قوڵەکە بەڕاستی ئێمە داواکارین لە حکوومەتی عێراقی لە حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆمەلگەی نێودەوڵەتی بە جددی کار لەسەرەوە بکەن کە ئەو اتفاقیە جێبەجێ بکرێت چونکە ئێمە لەگەڵەوە داین خەڵک لە شوێنی خۆی لە شوێنی ڕئیسی خۆی بەو پەڕی ڕەفاهیەت و خۆشگوزەرانیەوە ژیانی خۆی ڕایی بکە بە هەر جۆرێک بێ باشترە لەوەی کە لە ناو کەمپەکان ژیانی ڕایی بکە بگەڕێمەوە سەر و پرسیاری جەنابەت کە پەیوەندیدارە بە هەمان بابەت دەستگای خێرخوازی بارزانی لە
لە سەیتەرەکان و لە شەقامەکان بەردەوام بووە لە دابینکردنی پێداویستەکان لە خواردنی گەرم بگرە کە ئێمە لە ساڵانی 2014 بە هەماهەنگی ڕێکخراوی خۆراکی زیانی زیاتر لە 9 ملیۆن ژەمە خۆراکمان لە ماوەی 45 ڕۆژ ڕۆژانە بەسەر 120,000 کەس دابش کرد و ئەو پرۆژەیە بەردەوامە تا ئێستا هەر کاتێک قەیرانێک ڕووبدا ئێمە هەمیشە لەوێ دەبین ئێمە هەمیشە یەکەم ڕێکخراو دەبین هاوکاریان بین بە دڵنیاییشەوە لە داهاتووش لە بابەتی استراتیژیتر بۆ نمونە دۆزینەوەی هەڵی کار بۆ ئەو کەسانە ئێمە ئیش دەکەین چۆن بتوانین ئەو کەسانە لە بری ئەوەی چاویان لە ئێمە بێ هاوکاریان بکەین چاویان لەوە بێ خۆیان هاوکاری خۆیان گرنگە ئەگەر ڕوونی کەیتەوە بۆ مام بزین ئێوە چۆن هەلیکارە دۆزنەوانێ بۆ ئەو ئاوارە و پەنابەرانە کە لە هەرێمی کوردستانە یەک لە پەندە ئەجانیبەکان کە ڕیوایی زۆر هەیە یەک دەڵێ فەڕەنسی یەک دەڵێ سینیە دەڵێ ماسیم پێمەدە فێرم بکە چۆن ڕاوی بکەم بۆیە ئەوە یەکێکە لەو بابەتانەیە کە ئێمە ئیشی لەسەر دەکەین بە کردنەوەی چەندین خولی ڕاهێنان بۆ نمونە گرینگە ئێمە لە ناو کەمپەکان ئافرەتەکان فێری درومان بکەین خۆیان پشت بە خۆیان ببەستن گرینگە فێری دارتاشیان بکەین گرینگە فێری بابەتی دیکەیان بکەین لە هەمان کاتیشدا کاتێکیش کە فرسەی عمل لە ناو کەمپەکان دێتە پێش لای ئێمە لای ڕێکخراوەکانی دیکە ئێمە هەمیشە جەخت لەوە دەکەینەوە کە خودی دانیشتوانی ناو کەمپەکان تێدا سوودمن بن و بەشێک بن لە کاروباری ڕێکخراوەکان و خۆیان خزمەتی خۆیان بکەن و لە بەرامبەریش دەبێتە هەڵێکی کاری گرنگ بۆ خۆیان باشە کاکارزان ئەمەوێت با هەر لەگەڵ تۆ بمێنمە بەڵام بە کورتی بۆی کاتیش بدەمە میوانەکانی دیکە ئێوە وەکو ڕێکخراوی بارزانی هەوڵتان نەداوە ڕێکخراوە جیهانەکانیش بێنن بۆی کەمێک ئەو ئەرکەی ئێوە لەسەر شانتانە کەمی بکەنەوە یا خودەوەی ئێوە ناتوانن بیکەن ئەوان هاوکار بن کە نوێنەریان لێرەیە وەڵام من ئەو پرسیارەت بە هەڵێکی گرنگ دەزانم بۆ سوپاسکردنی بەشێک لە ڕێکخراوە جیهانیەکان لە پێشی هەمویانەوە برادران لە کۆمیسیۆنی باڵای پەنابەران بەڕاستی لە سەرەتاوە لەگەڵمان و تا ئێستاش ئەگەرچی هەندێک کات لەوانەیە گلەیمان هەبێت لە شێوازی ئیشکردن بەڵام گلەیش لە دۆستان و لە خۆشەویستان دەکرێت لێرەشەوە سوپاسی ڕێکخراوە کۆمەک بەخشەکان وڵات کۆمەلگەی نێودەوڵەتی بە تایبەت دەوڵەتی کوێت و دەوڵەتی ئیمارات و ڕێکخراوە ئیماراتی و کوێتیەکان کە تا ئێستاش لەگەڵ ئێمە لەسەر هێڵن و بە بچووکترین نمونە بەیانی جورعی دووەمی ڤاکسینی کۆرۆنا لەلایەن کە لەلایەن دەوڵەتی ئیمارات و مانگی سووری ئیماراتیەوە دابین کراوە بۆ ئاوارە و پەنابەرەکان لە ناو کەمپەکان جورعی دووەمیان لێ دەدرێت سەرەتا جورعی یەکەمیان لێدرا بوو بۆ نمونە دەوڵەتی کوێت ئێستاش لەگەڵ ئێمە لە ڕێگەی ڕێکخراوەکانیەوە زۆر بە دروستی لەسەر هێڵن بۆی هاوکاری و هاوکاریەکانیان بگەێنن بە پەنابەران و بە ئاواران چەندین ڕێکخراوی دیکەی وەکو ڕێکخراوی ANCF ئەمریکیە LDS چەند ڕێکخراوێکی دیکەی CBN ئەمریکی ئەوانە هەموو ئەو ڕێکخراوانن کە لە ڕێگای دەستگای خێرخوازی بارزانیەوە و بە فراوانکردنی پەیوەندیەکان لە چوارچێوە جیهانیەکان توانیمانە بیانهێنین بەڵام ئەکید ئێمە تەمۆحی زیاترمان هەیە و هەوڵ دەدەین ڕێکخراوی زیاتر بهێنین دەست خۆش بێ ئەگەر دەرفەتە بۆ گەڕێمە وڵات بەڕێسۆشن باسی خاڵێکی دیکەی گەلێ گرنگ بکەین ئەویش لە بەرامبەر هاتنی ئاوارە و پەنابەری یاسایی یا بیرمان نەچێت هەندێک ئاوارە و پەنابەری نایاساییشێ ئێوە چۆن مامەڵە لەگەڵ ئەم نایاسایی یاکەن کە دێتە هەرێمی کوردستانەوە مەبەستمە ئەگەر بگەڕێنەوە سەر بابەتی یاسایی ناسایی پەنابەر لێک جا ناکرێتەوە چەوەی کە دەڵێ یاسایی ینی بە ڤیزای ڕسمی و بە نمونە ئێستا پەنابەری ناساییمان بەڕێگەی قاچاق ڕواتە وڵاتانی ئەوروپا ئەمە بۆ هەرێمی کوردستانی ڕەنگە ڕاست بێ دەزانم بەڵام ئەوانەی کە هاتوونە هەرێمی کوردستان زۆربیان بە نایاسایی هاتوون ینی دۆکیومنتی ڕسمیان نەبووە یا ڤیزایان نەبووە ئەگەر وەک لە ڕووی یاساییەوە ئێمە تەماشا بکەین بۆ ئێمە تەماشا لەسەر ئەو بنەمایی هاتنیان بۆ هەرێمی کوردستان پێناسەیان ناکەین وەکو پەنابەر بەڵکو لە چوارچێوەی بنەمایی یاسای پەنابەران نێودەوڵەتیەوە یاسای مافی مرۆڤ بەرەوە یاسایەکی تر کە عێراقیش واژووی کردووە کە یاسایی مافی کەلتوری و سیاسی و ڕۆشنبیریە ئێمە لە سەو بنەمایش تەماشایان دەکەین وە پێناسەی پەنابەریش لە ئاسی نێودەوڵەتی کە زۆربەی وڵاتان دانیان پێداناوە کە نێتۆی گرتوەکان کۆمیسیۆنی باڵای پێناسەی کردووە هەر کەسێک بەهۆی هەر هەڕەشەیەک لەسەر ژیانی خۆی و ماڵ و منداڵ و یا جیاکاریەک سنووری وڵاتێک ببڕێتن ئەوە پێی دەڵێن پەنابەری لە وڵاتەی کە پەنای بۆ بردووە بۆیە لە سەو بنەمای ئێمە پەنابەرەکان پێناسە دەکرێتەوە کارتی ناسنامەی پەنابەریان بۆ دروست دەکرێت لەلایەن فەرمانگەکانی نیشینگەی وەزارەتی ناوخۆ زۆر باشە کاکۆشنگ
بە دەرفەتی ێزانم باسی ڕێککەوتنی شنگال بکەین بۆچی ڕێککەوتنی شنگال تا ئێستا نەگەشتونەتە بەرهەم ئەو ئاوارانە کە لە دەستپێکی قسەکان تا ئاماژەت پێکرد پیانەوترێت دووبارە ئاوارە بوونەوە دووبارە گەڕانەوە بۆ ناو هەرێمی کوردستانی هۆکاری ئەم ڕێککەوتنێک و ئیمزاکردنە بۆچی جێبەجێ ناکرێت لە ئەرزی واقعدا ئەوەی کە سەیری ڕدەبەری شنگال بکەین یەکێک لە هۆکارەکان بوونی چەندین گروپ و هێزی چەکدارە و ئەوانە یەکێکن لە بربەستە هەرە سەرەکیەکان لە بەردەم داوەزراوە مەدەنیەکان هەم لەلایەن حکوومەتی اتحادی هەم لەلایەن هەرێمی کوردستان تاکو ئێستا حکوومەتی اتحادی نەیتوانیوە یا حکوومەتی بەغدا نەیتوانیوە کە ئەو مەلەفە کۆتایی پێبێنی یا چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە بنمونە یەکێک لە خاڵەکان ئاسایکردنەوەی ڕەوشی ئاسایش ئاساییکردنەوەی ڕەشی ئاسایش بە پێ ڕێککەوتنامە چۆن دەکرێت کشانەوەی هەموو هێزە سەکدارەکان لە ناو دەڤەری سنجار بۆ سەر سنوور بۆ ئەوەی ئیدارەی مەدەنی بگوازرێتەوە و پۆلیس هێزێکی پۆلیسی لە خەڵکانی خودی دەڤەری شنگال بە هەموو پێکاتەکان لە ئەوانەی گەڕینەوە ئەوانەی ئێستا لە کەمپەکان لە هەرێمی کوردستان پێک بهێنرێت و ئەو مەلەفی ئاسایش بدرێتە ئەو هێزا هەرچەندە ناوەکانیش ینی کاری زۆر لە سەکراوە بەردەوامیشە بەڵام تاکو ئێستا ئەو گروپە چەکدارانەی ئەو هێزانە لە ناو سنجارن نێژەوە شنگالن تاکو ئێستا بەڕاستی نەچوونە دەرەوە ئەوە بەم شێوەیە مێنێتەوە کاکۆشنگ ئەمە گرنگە خۆی پاڵپشتێکی زۆر لە ڕووی سیاسیەوە پاڵپشتێکی گەورەی نێودوڵەتی لەو ڕێککەوتنەکرا دەستخۆشی کرا لە حکوومەتی هەرێمەوە حکوومەتی بەغدا بۆ ئەنجامدانی ئەو ڕێککەوتنەوە وڵاتە کۆمەڵ بەخشەکان و نەتەیەک گرتووەکان نوێنەری تایبەتی سکرتێری گشتی نەتەیەک گرتووەکان کە پاڵپشتی کرد لەو ڕێککەوتنەوە ئامادەی خۆیان تەواو نیشاندا لە بۆ هاوکاریکردنی لە ڕووی تەکنیکی و دارایی جێبەجێکردنی ئەو ڕێککەوتنە کاویش ینی هەنگاوێکی زۆر دڵخۆشکەر بوو بۆ هەموو ئاوارەکان کە بۆەوەی بتوانن لە ماوەیەکی نزیک بگەڕێنەوە سەر زێدی خۆیان بەڵام تاکو ئێستا ئەوەی کە دیارە بەڕاستی هەنگاوی جدی لەسەر ئەرزی واقع نەندراوە کە یەکەم هەنگاو بەڕاستی ئاساییکردنەوەی ڕەوشی ئاساییشە لە دەڤەرەکە تاکو ڕەوشی ئاسایش ئاسایی نەکرێتەوە و متمانە نەگەڕێنینەوە بۆ هاوڵاتی گرنگە بەلای ئاوارەکانیشەوە بەڵێ کە متمانیان هەبیتن بە ئاسایشی ناوچەکە متمانیان هەوی بە ئیدارەی ناوچەکە متمانیان هەبیتن بە کە ئەوان لە دوای گەڕانەوە هاوکاری دەکرێن خزمەت گوزاری هەیە دەتوانن ژیانێکی نوێ دروست بکەنەوە زۆر باشە بەڵێ پەیامەکەت گەشت دەست خۆش کاکۆشنگ وامسایی سوفیا گەڕێمەوە لای بەڕێزت ئەگەر لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا شەڕی داعش کە ئەگەرێکی زۆر گەورە بوو و هەڕەشە و مەترسێکی زۆر گەورە بوو بۆ سەر ژیانی ئاوارە و پەنابەران هاتنیان بۆ هەرێمی کوردستان بەڵام ئەتوانین بڵێن کەمێک لەو مەترسیە ڕەوی وەتەوانێ ناڵێن هەروەکۆی کە مامەسا کارزان وتی داعش نەماوە بەڵام تێک شکاوە ئەمێ بزانم ئێستا هۆکارە سەرەکیەکە چییە بۆ ئاوارە و پەنابەران هەروەی بەڕێز هۆشەنگ ئاماژەی پێکاڵە هێشتا ئاوارە و پەنابەر هەردێنە ناو هەرێمی کوردستانەوە کۆتایی ناتوە خۆی گەڕانەوەی ئاوارە و پەنابەر بۆ شوێنی خۆیەکەکە لە چارەسەرە سەرەکیەکان بەڵام وەکو هەر ئاماژیان پێکرد بە ڕێزان ئەو شوێنانەی کە پەنابەری لێ هاتووە وڵاتی سووریا بە تێڕوانینی کۆمەلگەی نێودەوڵەتی بە تێڕوانینی کۆمسیاری باڵاش تا ئێستا ئەوەکەوانیە بڵێ جەوەکەوانیە کە خەڵک بتوانێت بگەڕێتەوە بە ئارەزومەندانە ئێمە مەسەلەی گەڕانەوە زۆر بەڕوونی لە لای ئێمە بە ئارەزومەندانە و بە شکۆمەندانەیە ئێمە لەگەڵەوەدانین هیچ لایەنێک بە هیچ جۆرێک زۆرم لێ بکرێت بگەڕێتەوە ئەو شوێنەی کە مەترسی لەسەر بێتن ئەمە چ ئاوارە بێت چ پەنابەر بێتن ئەمە بەخۆی دژی مافەکانی پەنابەرێتە جا بۆیە ئەگەر ئەو پرسیارەی جەنابەت بیبەسمەوە بەوەی کە پێداویستەکان لەبەرەوەی گەڕانەوە لە ئێستادا بە تایبەتی بۆ پەنابەرانی سووری یعنی وا دیار نییە پێشبینی بکرێتن بۆیە پێداویستەکان پێداویستی درێژخایانن بۆیە پێویستە نەکوێنێت چیار بەتەنیا بەڵام هەموو منەظەمەتانی پەرەپێدان ینی دیڤلپمنت ئەیجنسیز یان مەسەن وڵاتەکان زیاتر بتوانن لە بواری تەندروستی لە بواری پەروەردە لە بواری ئەو شوێنانەی کە ئەو شارۆچکە و شارانەی کە ئاوارە و پەنابەری خزمەت گوزاری پێشکەش بکەن کە هەم خەڵکی ناوەخۆ سوودمەند بێ لێ هەم ئاوارە و پەنابەران چکە مەسەلەن بەڕێوەبردننی سنتەرێکی تەندروستی بۆ درێژخایان لەسەر بودجەی مرۆیی ئینسانی ئەوە شتێکی
سستینبل یعنی ناتوانی بمێنێتن باشە کاگیسۆف باسی تەندروستیت کرد ئەلێرە ئەو پرسیارم لا دروستە بێ کاکارزان و کاکۆشەنیش باسی ئەویان کرد کە تا ئێستا حکوومەتی عێراقی هاوکاری کەمپەکانی نەکردو بۆی لانی کەم ڤاکسین وەربگرن کە ئێستا مەترسێکی تەندروستی زۆرە لەسەر جیهان بەگشتی و بە تایبەتی ئاوارە و پەنابەرەکان لە کەمپەکاندا ئێوە وەکو ڕێکخراوە نێودەوڵەتیەکان چیتان کردووە لەمڕۆ لەم بوارەیە بۆ تەندروستی ئەوان ئێمە لەگەڵ منەظەمەی سەحەی عالەمی WHO هەروەها لەگەڵ حکوومەتی هەرێم و هەروەها لە بەغداشەوە داواکارین و وەبزانم لێرانە لە هەرێمی کوردستان پەنابەرش مافی ئەوە هەیە ڤاکسین وەربگرێتن ئاواری ناوخۆ ئەوە هاوڵاتی ئەم وڵاتەیە وەکو من و هەموو ئەوانی تر مافی ئەوە هەیە کە سوودمەند بێ بەڵام بە خۆشحالیەوە دەڵێم ئەو ڤاکسینەی کە هەبێ ئەو بەشە بۆ خەڵکی کۆمەلگای خۆمان دەتوانێت پەنابەرانی سوودی و لێوەربگرن ئەوە شتێکی گرینگە ئەوە هەر ئەوە دەگەینێ کە مەسەلەن ئەو پەیامێک کە کۆمسیاری باڵا دەری کرد کە تێکەڵبوون بە خزمەت گوزاریەکان بۆی سوودمەند بن لێرانەدا ڕاستە بەشێکی هەرە زۆری ئاوەر پەنابەرەکان وەریان نەگرتو بەڵام بەشێکیان وەریان گرتووە بەڵام بەشێکی کۆمەلگای خۆشمان هێشتا ڤاکسینی هەمووی وەرنەگرتووە ڕاستە دو پرسیارم با بۆ بەڕێزت ئەوە بێت مەبەسمە بزانم ڕێکخراوی نێودەوڵەتی و بەڕێستان چیتان کردو بۆ ژنان لە نێو کەمپەکاندا کە ئەوانە تووشی گەلێک کێشەی جۆرا و جۆر هاتوون لەسەروی هەمویانەوە بۆ خۆتان نەزان ڕەنگە تووشی دەستدرێژی بوو بێتن ڕەنگە تووشی نەخۆشی دەرونی بوو بێتن چکە بۆ خۆتان نەزان کێشەکان گەلێک زۆرە لە نێو کەمپەکاندا حەزەکەم بزانم چیتان کردو بۆ ژنان بۆ کچان لە ناو کەمپەکان ئەمە پرسیارێکی زۆر زۆرگە و زۆر سپاس ئێمە وەکو UNHCR اتفاقیەمان هەیە هاوبەشیمان هەیە لەگەڵ بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تندروتیژی دژی ئافرەتان و بەخۆشحالیەوە دەتوانم بڵێم زۆر جار ئەوە بووە لە لای تیمەکانی ئەو بەڕێوەبەرایەتیەوە کە بتوانن ئافرەتان لە تندروتیژی ڕزگار بکرێتن و هەروەها ببرێن بۆ ئەو شێلتەرانەی کە ئەو شوێنانەی حەوانەوەی کە لە هەولێر لە سلێمانی لە دهۆک ئامادەکراوە و هەروەها نەک ناو کەمپەکان دەرەوەی کەمپەکانیش ئەوە و ئەو ڕێکەوتنامە بۆ هەر سێ پارێزگەکانی هەولێر و سلێمانی دهۆکەوە بەردەوامیشە ئێستا کە قساکەین ئەو ڕێکەوتنامە بەردەوامە بەڵام لەوە گرنگتر کە پێویستیمان پێوێ بۆ ئەوەی بە تایبەتی ئەو ئاوارەکانی ناوخۆ کارزان ئاماژێ بە خەڵکی سنجاردا ئەوانی لە شنگار ئەوانە بەشێک لەو خەڵکانە هەم ئافرەت هەم منداڵ تووشی زۆر کارەساتی شتی بینی ئەوان بوون ینی پێویستە زیاتر تراژیدیا پێویستە زیاتر کۆمەلگای نێودەوڵەتی ئێمەش داوا دەکەین و هەروها ئێمەش ینی هاوبەشین لەوەیدا بتوانین زیاتر بنیاتنانەوەی ئەو خەڵکانە بکەین بۆ بتوانین ژیانێکی یاسایی نێودەوڵەتیەکان زۆر باشە زۆر باشە کاگیسۆف دەست خۆش بێ وەڵامەکەت زۆر باش گەیشت کاکارزان بە کورتی پێم بڵێ پرسیارێک کەلای من زۆر گرنگامەوە بیکەم بۆچی تا دنیا بەرەو پێش بچێت و تەکنەلۆژیا پێش بکەوێ ئاوارە و پەنابەر و شەڕ و کوشتار زۆرتر ئەبێ هۆکاری ئەمە چییە؟ وڵام ئەوە با بڵێن پرسیارێکی زۆر گشتگیرە ڕەنگە هۆکارێکی وازیهانیە پرسیارێکی داتا جیهانیەکان لە ئێستادا زیاتر لە 82 ملیۆن کەس ئاوارە و پەنابەرن کەوە بەڕاستی ڕێژەیەکی یەکجار گەورەیە بەڵام ئێمە هیوا دەخوازیین بەڕاستی مرۆڤەکان بە ئاشتی و پێکەوەی جوانن مرۆڤ زۆر گرنگە یەکتر قبول بکە گرنگ نییە ڕەنگەکانمان چ ڕەنگێکە بیر و باوەڕمان چ بیر و باوەڕەکە ئاینمان چ ئاینەکە ئێمە هەموو کات دەڵێن کە خوددا ئادەم و حەوای دروست کرد مرۆڤی وەکو مرۆڤ دروست کرد ئاینەکان بۆ ئەوە بوو یاسا و ڕێسایەک بۆ ژیانی مرۆڤەکان دابنن بۆ ئەوە بوو ژیانی مرۆڤەکان پیرۆز بکەن و خۆشبەختی ببەخشن پێیدا نەک ژیانی مرۆڤەکان وێران بکرێ نەتەوەکان بۆ ئەوەیە بەیەکەوە بژین و لێک تێگەیشتن لە نێوانیان دروست بێ بۆیە داواکارم لە کۆمەلگەی نێودەوڵەتی داواکارم لە حکوومەتە جۆرا و جۆرەکانی دنیا هەموو هەوڵێک بدرێ بۆ ئاساییکردنەوەی ژیانی ئەو 82 ملیۆن کەسەی لە سەرتاسەری دنیا ئاوارە و پەنابەرن لە پێش هەمووشیانەوە ئەو قەیرانە مرۆیەی کە لە کوردستان و لە عێراق و لە ناوچەکان هەیە ئینشاءڵڵا کۆتایی پێبێ و ئەو خەڵکە بە سەلامەتی بگەڕێتەوە شوێنی دەستخۆش ئێمەش بۆ هیوایان زۆر سپاس بۆ هەرێک لە بەڕێزان کارزانووری بەڕێوەبەری پرۆژەکان لە دەستگای خێرخوازی بەرزانی هەروەها بەڕێز هۆشنگ محەممەد بەڕێوەبەری ناوەندی هەماهەنگی قەیرانەکان لە وەزارەتی ناوخۆ دووبارە سپاس بۆ بەڕێزت هەروەها بەڕێز یوسف محمود بەڕێوەبەری پەیوەندیەکانی UNHCR لە هەرێمی کوردستان سپاس بۆ تۆش سپاس بۆ وەڵامەکانتان ماندوونە بن بەڵێ بەڕێزان بەم شوێ هاتینە کۆتایی ئەو دیبەیتی ئەم شۆمان بەو هیوایم ئارامی و ئاشتی باڵبکێشێ بەسەر هەموو لایەکە کاتێک خۆش سپاس بۆ ئێوەش.